دەفرن لەو کەژ و چێوە کەو هەوێر دەشالۆر دەفرن لەو کەژ و چێوە خدا چاوێتیان لێ بکەی ڕێ و راز و نشێوە وا بە گوناعی نەنووسێ ماسکەم هەو دەم و لێوە بخندە و پێکەنینێت خۆشحاڵم بەناسینت بەخەندە و پێکەنینێت ئاواتی من ئەوەیە ببمە هاو بەشی ژینێت ئاواتی من ئەوەیە ببمە هاو سەری ژینێت لەو بەندانە کورتێ خەڵدانەدانا ئەشێ لە شیوە مێرێ مریم لە سەفێکانە من دەبمە هەلیکۆپتەرە و ببێت بە پەروانە دەوگەر نەزەردەی داڵم دەگەڵ لەو پرزە جوانە چاوی یاردەڵی تیرە بڕۆی ماڵی کەوانە من گوڕەش ماڵیان هەڵدا هەڵیاندا لەو مێرگانە خەڵ بە قاسپی کەوێ ئەم قاقای شەنگە بریانە گەرنی دوو بز درێژە و دەڵی پاشای مارانە نێوانی سین گومەم چیلێ دەدوو پەنجە پانە نێوانی سین گومەم چیلێ دەدوو پەنجە پانە سانگراوە نازار عەزیزەکەی منوە بەرگەی لە کۆڵاوە ئەو خوایە بدانستا نەخشی یەک کچەی چێشاوە ئەو خوایە بدانستا نەخشی یەک کچەی چێشاوە